باش هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی هەولێر چییە؟ نایتان باش سارا بڵێ ئەمڕۆ لە شاری هەولێر وا بڕیارە کەنەکە یەکەم کۆبوونەوەی خۆی لە شاری هەولێر ئەنجام بدا کە لێوارەی دوێنەوە لە دوێنەوە ڕاگەاندراویش بڵاو کردێتەوە بۆ سەرجەم ئەندامانی لە باشووری کوردستان کە لە ئامادەکاریدا بن بۆی ئەمڕۆ لە شاری هەولێر لە بارگەی زەحمەت کێشان کۆبوونەوەیکی خۆی ئەنجام بدا کۆبوونەوەکە باش لە دۆخی ئێستا یاریمی کوردستان و دۆخی سیاسی یاریمی کوردستان و کوردستانی گەورە بەگشتی دەکات کە لە ئێستادا پێکەوتووە و ئەم کۆبوونەوەی خۆیان ئاماژیان پێکردووە یەکەم کۆبوونەوەی کەنەکەیە کە لە شاری هەولێر ئەنجامی دەدەن لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان. ئەمڕۆ دیارە لە شاری هەولێر وا بڕیارە من بەهجات یحیا لە ڕێگەی سەرەنێنانێکی لێ و هەروەها کتێبێکیشەوە خڵاتێکی ڕێژێناوی بدرێتەوە لە شاری هەولێر ئەمانە عادت بکاتەوە پێشکەش بە هەوادارانی خۆی بکات. دیارە دەمەوێت بازەوەش بکەم لە دوای کەمبوونەوەی کاتژمێری کارەبا لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە شاری هەولێر گلەی هاوڵاتیان زیادی کردووە بەشێکی زۆر هاوڵاتیان پێویستیان بەیەمەوە کردووە کە گلەی خۆیان دەڕەبڕن کە پێشتر لە ڕێنمای شوێناوچەوە باسە لە کەمی بوونەوە و هۆکارەکان بۆ زەرمەندی هاوڵاتیان خۆیان کردووە کە کارەبا لەم کاتتا کەم بۆتەوە تا ئێستا وەکو پێویست کارەبا نەدراوەتەوە باسەوە دەکەن کە کارەبا بۆ شێواتە کەم بێتەوە لەوان دەدات کە بەشێکیان خاوەنی ڕۆژە و خاوەنی کارن کە پێویستیان بە کارەبای بەتەوامی هەیە و لەگەڵ ئەوەشدا ئاماژە بۆ دەکەن کەمی سوتەمەنی لە هەرێمی کوردستاندا کە تا ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان بۆ خۆیان دەڵێن وەکو پێویست نەوتی بەسەر هاوڵاتیاندا بەش نەکردەوە شۆکارێکی دیکەی گلەیەکانە. ئێوارەی دوێنێ بە دوای دوای بەجێنانی سەرەسەری تەواو دەگیری گشتی یەکەمی یەکێتی نیشتمانی کوردستان ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی گەڕایەوە هەرێمی کوردستان کە ڕاگەیاندەکانی جێگیری ئاماژە بۆ دەکەن لە ئێستادا تەندروستی جێگیرە و گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و سەرجەم پشتی لە پشکەکانی بۆ ئەنجام بدراوەوانی کە پێویستی بووە. بەڵێ سارا زانیاریەکانی ڕۆژی شاری هەولێر. بەڵێ ڕشقادر پەیام نێرمان لەولێرەوە لەگەڵمان بووی، سوپاس بۆ زانیاریەکان.